پاشەوەی کە ڕاوێژمان کرد لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت و لە گفتوگۆدا بووین لەگەڵ هەردوو پارێزگاری هەولێر و سلەیمانی لە ئاستی پارێزگا و لە ناو ژووری ئۆپەراسیۆن هەموو لای گەیشتنە ئەو قەناعەتە کە ئەم ڕاگررتنی هاتوچۆیە درێژ بکرێتەوە لەبەر بەرژەوەندی گشتی و لە پێناو کەمکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان. بۆیە پاشەوەی کە دراسەیەکی وردمان کرد بڕیارماندا کە ماوەی هاتوچۆکردن ڕاگررتنی هاتوچۆ لە ناو ئەو دوو شارە درێژ بکەینەوە بۆ 72 کاتژمێری داهاتوو و لە هەمان کاتدا هاتوچۆی لە نێوان قەزایەکانی هەردوو پارێزگای هەولێر و سلەیمانی واتە لە نێوان قەزایەکانی پارێزگای هەولێر خۆیان هاتوچۆیەکە ڕابگیرێت و لە ناو قەزایەکانی پارێزگای سلەیمانیش کە دوێنێش ڕاگەیەندرا بوو هاتوچۆیەکە کەم بکرێتەوە. ئەم بڕگەیە بە پێویستم زانی کە ڕوونی بکەینەوە بۆ هاوڵاتیان